مامۆستا سیراج یەک ji kesên ku koronayê ew ji pîşeya wî dûrxist. Li Kurdistanê mamoste bû, lê li Almanya şofêrê teksî bû û kompanya wî jî hebû. Karê teksî jî ji ber belavbûna koronayê lawaz bû. Ji bo rewşa niha divabû karekî din peyda bike. Rabû markêtek vekir. پیشەی تەکسی زۆزێک بەرەو کزی ڕۆیی لەبەر ئەوەی ئیشەکە پەیوەند بوو بە بەشەر دوورکەوتنەوە هەتا وامان لێ هات پێشات 5 نەفەر یان 4 نەفەر ماسوار دەکرد ئێستا 1 نەفەر ماسوار دەکرد یان 2 نەفەر ماسوار دەکرد دەبی کەمامی لە هەرما بیرمان لەوەی کردەوە کە سوپەرمارکێتش بە شێواشی ڕێک و پێک دابنین ئەویش بیرمان کردەوە ئەو سوپەرمارکێتمان کردەوە کە شتی کوردەواری و عەرەبی و تورکی و ئەڵمانی تێدا بفرۆشین. خودیên çend pîşeyan ji ber qedexeya giştî karên xwe windakirin, heta demeke nediyar. Weke xwaringeh, dukanên firoştina cilûbergan, hotel û bidehan karên din. خۆی کار و کاسبی زۆر کەم بۆ بەهۆی ئەو ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 ئێستا خەڵکەکە دەتوانێت بەس مارکێت بکاتەوە خواردن و خواردنەوە و نان و ئەو شتانە زیاتر نییە ئەوە جێ دەستخۆشیە هیوادارم برا کوردەکان لە هەموو شارەکان هەوری ئەوە بدەن شتەکە شتێکی باشە کاسبیەکە لێرە هەموو کاسبێک وەکو یەک وایە بەس بەڵام ئەوە ببیتە سەبەبەوەی بتوانین شتومەشی کوردستانیش لێرە ساغ بکرێتەوە زۆر شت بەنسبەت میوەجات و بەنسبەت شتی ناوخۆی خۆماڵی. Karê wergêranê jî di heman rewşa awarte de ye. Lê wergêrekî Kurd dibêje, gerek mirov dema xwe bi sûdê derbas bikin. ئەو پەتۆی کۆرۆنا کاریگەریەکە گشتی لەسەر جیهانی هەبوو ئەموو بوارەکێ بە سەبارەتمە کە ئەم نووسینگەی وەرگێڕیەنە وەرگێریتکەن کارمە وەرگێڕیە کاریگەریەکی مەژی ئەمجی بێ بەش نەبوون وێ کاریگەریە بەس ئەو کارێ بۆش لێرە ئەم سوودمەند بین ئەس خۆ فرهەنگەکە کوردی بە مژولم ji bo zarokە تو هەر کارێکێن هە بگۆڕی پیشێ زەحمەت دەبیت بنسبەت ئۆڕۆپا ینی کەسێکی خوێندی بیت یان دەورێک بیت. Vekirina projeyên Kurdan bi awayên mezin li diyasپora Sûdê digihîne gelek kesan û wan bêkar nahêlin. Weke vê markêta ku nêzîka 10 karkerên Kurd têda dixebitin. Ka Mihemedemîn Kurdistan 24 Wuppertal Almanya.